باشە چیتر چ شتێک مامۆستا دڵخۆش دەکا و پێویستە کاتێک مامۆستا دێتە ژوورە پۆلەکە چۆن ببینێ پیس بێت یان چۆن بێ بەڵێ سەر دەبیوە بڕێبانی باش مامۆستا بەڕێز و باش زۆر باشە ینی چاکوچۆنی لەگەڵ مامۆستا بکەین ئەو زۆر گرینگەوانە ئەی چیتر پیس بێ پۆلەکە یان چۆن بێ بەڵێ ڕە تەنها نابێ پیسبیری تەنها وەکی مامۆستاتە ژوێ دەی بەڕێز و باش دادەنیشی بە عەقڵی و کتابەکەت لە پێش بیستن زۆر بە عەقڵی باشە دادەنیشی ئەی پاکوخایان بێت یان بە هەر بە پیسی کاتێک مامۆستا ژوورە ئەو خایانی بکاتەوە کامی باشترە ئێمە خایانی بکەینەوە یان ئێمە خایانی بکەینەوە یعنی ئەو ئیشی مامۆستان یان مامۆستاکە بێتە ژوورەوە ئێوە پۆلەکە پیس بکەن و ئێوە مامۆستاکەش پاچی بکاتەوە وانە ئەوە ئیشی ئێمە زۆر باشە کاتێک مامۆستا داوای ئەرکێکمان لێ دەکات لە ماڵەوە بۆ نمونە دەڵێ ئەمڕۆ و ئەرکی ماڵەوەتان هەیە لاپەڕە 24 دەبێت لاپەڕەکە بنووسنەوە بە جوانی بخوێنەوە لە بەریشی بکەن و لی تێبگەن ئێوە چی دەکەن لەو کاتە بەڵێ ڕێژ دەچێ مایە هۆمۆرکی دەکەی هەم شتەکان دەکەی دەسترەخێنی و شتەکان لە زۆر بەدەکەی باشە. نووسینەوەی دەکەی هەم شتەکان باشە سەبری خان مامۆستا بۆچی داوامان لێ دەکات کە ئەرکەکانی ماڵەوە بکەین بۆچی سوودی چیە هەتا زیرەک بین باشە چیتر سوودەکەی چییە بۆی لە دەرسەکان تێبگەن یان چی بەڵێ دەبێت ڕۆژیان زیرەک و عاقڵ بی باشە زیرە چیش بی زۆر باشە ینی مامۆستا بۆ سوودی ئێمە ئەو شتانەمان پێ دەڵێت و داوای ئەو شتانەمان لێ دەکەوانە ڕاوێژ زۆر باشە کاتێک مامۆستا داوای ئەرکێکمان لێ دەکا ئەگەر لە بیری بکەین لە بیری بکەین بەڕاستی پێویستە چی بە مامۆستا بڵێن بیان و ببینینەوە ئاریایان بڵێن داوای لێبوردن دەکەم یان چی بڵێن ئەگەر ئەرکێکمان لە بیر چوو بینوسینەوە دوێنێشەوە لێ مامۆستا ئەمن نەبیرم کردووە سەوی زۆر دەرسم بەوە زۆر باش ئەگەر داوا لێبوردنیشی لەگەڵ بکەی پێ دوایە باشترە مامۆستاکە پێی خۆش دەبێ یان پێی ناخۆش دەبێ ئەگەر داوا لێبوردن بکەی پێی خۆش پێی خۆش دەبێت بۆچی لەبەرچی چکە چی بوو پێی گوتیا باشە لەگەر داوا لێبوردنەکەت لێ کردی ینی ئەو زۆری پێخۆشە کە داوا لێبوردنەکەت لێ کردی زۆر زۆر باشە دەستا خۆش کاتێک دەچینەوە ماڵەوە تەوعان لەگەڵ ماڵەوە ئێمە خوشکمان هەیە برامان هەیە دایک و باوکمان هەیە کە پێی دەڵێن خێزان هەمومان خێزانەکانی خۆمان خۆش دێ ئەوانش ئێمان خۆش دێ لەبەرەوە ئێمە بەشێکین لە خێزانەکانمان جا ڕەنگە هەندێکمان خوشکی بچووک بین هەندێکمان برای گەورە بین دە نازانم ئاریاخان خوشکی گەورەیان خوشکی بچووکە گەورەیە یان بچووکە گچکە زۆر باشە ئەی سەبری خان ئەم گۆرەمە بسەوە کچکەت ینی خوشکن زۆر باشە ئەی کاکە ڕاوێش ئەولم گەورەترم ناوەندی ڕۆژیار گەورەترە ینی لە خۆشت گچکەتر هەیە لە ماڵێ زۆر باشە کاتێک دەڕۆینەوە ماڵی خێزان دەبینین دایک و باوک و خوشک و براکانمان پێویستە گفتوگۆکردن لەگەڵیان چۆن بێت چ شتێک بکەین ئەوان زۆر دڵیان پێ خۆش دەبێت دەڵێن منداڵەکەمان زۆر بەجوانی گفتوگۆمان لەگەڵ دەکە بەڵێ ڕاوێژ سەلامکردن بکەیان سەلام زۆر شتێکی باشە پێشەم شتێک چیتر یاری لەگەڵ بکەی یاریان لەگەڵ بکەیانی پەیوەندیان لەگەڵ نەبچڕێنی بڵێم قسەت لەگەڵ ناکەم و حەز ناکەم لەگەڵت یاری بکەم و قسەت لەگەڵ ناکەم ئەوش باش نیە یاریکردن باشە چیتر سەبری ئیشی لەگەری بکەین لەگەڵ چێ داکمان زۆر باشە ینی یارمەتیدانی دایکمان کارێکی باشە ئاریا چ شتێک هەیە کە بتوان یارمەتی دایکمان بدەیت سوپرایز نستەک بی ئەوە سوپرایزی بکەین باشە لە دەرسەکەی بخینی لەوێ داخم ئەوە پێی خۆشە بیدا ینی نیشان دێ کە ئەتوو دەرسەکانی خۆت دەخینی زۆر باشە